بله برزان داشتن نو بابتی داب میوانداری هر دو برزان کاک اسامه انور نویسر کتاب دروازه با روشنبیری کاک اسامه تو گلب خیر سرچاوا هر دیسان جی کاک حد مسعود بر پرس راگاندنا گروپ هاورانی کتاب کاک حد توش گلب خیر سرچاوا اگر ام مش کاک اسامه دست بکین و کی جناب ها نویسر پرتوکا دروازه با روشنبیری یعنی با روشنبیری هکم توش وکی دست بکین کتروجا پرتوکا جهانی ده کم بحث لبکین ها چه گوتنه که او چه بر خودن آست خواندن الهرم کردستان سرتا زور سپاسی دەکەم بۆ باسکردن لە کتێبەکەم و سوپاس بۆ خەڵە حەز دەکەم سەرەتا سوپاسی ئەو کەسانە بکەم کە هاوکار و یارمەتی دەرم بوون لە نووسینی کتێبەکە و لە بڵاوکردنەوەی لەسەری هەمیانە باوکم و دوای ئەو مامۆستا عەبدوڕەحمان سیدیق کە بەڕاستی بەهۆی پێشەشێکەوە هیوایەکی پێبەخشین بۆ بڵاوکردنەوەی کتێبەکە و گشتەوە هاوڕێیانێک کە هاوکارم بوون لە بڵاوکردنەوەی وە گشتەوانێک کە هاندەرم بوون لە نووسینی دەربارەی پرسیارەکە ئاستی خوێندن وەڵام پێم وایە ینی لەو چەند ساڵی دوای ینی ئاستی خوێندنەوە بەگشتی ڕاوی گەنجانیانی زیادی کردووە بۆ ئەوە بڵێن چەند هۆکارێکە بۆ بڵێن یەک لە هۆکارانە ئەو ناوەند و ئەو ڕێکخراوانە بوون کە بۆ نمونە بەهۆی ئەو پرۆسەیەکە دەستیان پێ کردووە هەم لە ڕووی کۆرسەکانیانەوە هەم لە ڕووی دەورەکانیانەوە بۆ گەنجان وایان کردووە کە گەنج بەڕووی کتێب ئاشنا بێت وایان کردووە کە گەنج شتێک بناسب بە ناوی کتێب وایان کردووەکە خوێندنەوە ببێت بەرەو کولتوربوونی ببن وایان کردووەکە بڵێن خوێندنەوە بێت بۆ شتێک لە ڕۆژانی ئەوانەی کە ڕۆژانی خوێنەری کتێب بڵێن هۆکارێشتر برێن بریتێ لەوەی کە ئەو کەسایەتی گەورانێک کە لە چەند ساڵی دوای پێیابن با بڵێن لەو 10 ساڵی دوایی لە ڕووی بڵێن نووسینەوە ئەو نووسەرانە یاخود ئەوانەی کە لە ڕووی هونەرەوە لە ڕووی شانەوە هەم لە ڕووی میدیاکانە بڵێن بەناوبانگ بوون ئەوان وەک ئیلهامێک بوون بڵێن بۆ گەنجانێکە وا بکەن ئەوان چۆن گەیشتن پرسیار بکەنەوەی ئەوان چۆن گەیشتن بەو پلێ ئەوان چۆن گەیشتن بەو شوێنە هەمووی دەگەڕێتەوە بۆی کە ئەوان لە ئاستێکدان وەک بڵێن لە ئاستێک ڕۆشنبیریدان بەڵام ئەو ڕۆشنبیرە چۆن پەیدارە بێت گرنگ پرسیارەکە لەوەیە باشترین هۆکار بۆ ڕۆشنبیر بەڵای من ینی دەگەڕێتەوە بۆ کتێب وان بگرێت هۆکارێکیش بڵێن بریتێ لەوەی وەک باسم کردیانی ئەو پرۆسەیەکە دەستی پێ کردووە بۆ نمونە وەک دەستگایش وەک ئارا کە لەو چەند ساڵی دوایی چەند جۆرە کتێبێکی هەمەڕەنگ چەند جۆرە کتێبێکی ینی لە بوارە جیاکان وەک برێن لە ڕۆمان یاخود ئەو بوارانەی تر وای کردوانی خوێنەر هەم زیاد بێت و هەم حەز بە خوێنەوە بکات بەس کاک ئوسامان وێرە ئەم بژین پەرتۆی کتێب بەڵێ نرخێوێ بەهای وێل دەفتاکێ کورچان دەبیتن بەریکا یا تژی بیتن تشێت نافمال هەمیا بخۆدا بینکەتن ڕۆژێکێ مانگانە هەزر کڕینایی کتێبدا نەکەتن بەڵێ من پێم وانە ینی نرخی کتێب تا ئێستا بڕێن کێشە بێت بۆ خوێنەریانی بۆ نمونە ئەگەر کەسێک خوێنەرێکی ڕاستەقی نەبێت پێم وانی هەرگیزیانی نرخی کتێب بێتە کێشە بۆی چونکە یانی نرخەکانی برێن لەو ڕێژەیە کا بتوانێت کەسێکی ئاسایی نتوانێت بیکڕێ چونکە کتێب تا ئێستاکە بڵێن گەر هاوڕێیەکی ڕۆژانە بێت نرخەکەش یان تا ئێستا بڵێن گونجاوە لەگەڵەوەی کە خوێنەران بەڵێ کاک هەڵگورت بێنە لای جەنابەت وەکو بەرپرسڕاگانی گروپی هاوڕێیانی کتێب دیارە خۆتان یەکلایی کردوێتەوە بۆ ئەوەی کە گرنگی بە کتێب بدەن لە چوارچێوەی ئەو گرنگیدانی ئێوە بە کتێب و گرنگیدان بە خوێندنەوە و هەڵمەتی ڕۆشنبیرکردنی هاوڵاتیان بەرامبەر بە کتێب و بەرامبەر بە خوێندنەوە چۆن ئاستی خوێندنەوە لە کوردستان هەڵە سەنگێنی بەڵێ لە پێشدا پێم خۆش سوپاسی سپێدە بکەم کە ئەم دەرفەتی بێمە بەخشی ڕەنگە وەک دەڵێ وڵامی ئەو پرسیارە زۆر فراوان و جوابێکی گشتگیری دەوێتن بەڵام ڕێگە بدە کە پێشوەختە لە سەرەتادا بڵێم کە هاوڕانی کتێب بچێنە و ئامانجیان سێوە شێوازی کارکردنیان دیارە پێش ویسمان دواتر بەس گروپی هاوڕانی کتێب پێکاتون لە کۆمەڵی کچ و کوڕ و کە لە بنڕەتدا پرۆژەیەکی ڕۆشنبیریە ئەم گروپە ئەوەڵین کاری خوێندنەوەی کتێبە و شێوازی بڵێن ئیشکردنی مانگانە کۆ دەبنەوە و چەند هاوڕێ لەو کۆبوونەوەی کە بەژاری دەبێت چەند کتێبی خوێندیتەوە لە ماوەی ئەو مانگەی کە مانجی ڕابردوو
بۆ ماوەی 5 دقه باز لە یەکێک لە کتێبەکان دەکات دواتر هاوڕانیش گفتگۆ لەسەر ئەو کتێبەی دەکەن ئەمە دەکرێت بڵین ئەوڵین کاری سەرەتایی هاوڕانی کتێب بوو ئامانجی هاوڕانی کتێب ئەوەیە یەکەمینیان خۆپێگەاندن ینی مەبەستم خودی هاوڕانی کتێبە خۆڕۆشنبیرکردن و پێگەاندنی هاوڕانی کتێب اینجا دوایی هاوکاریکردن لە پێگەیاندنی ئەوانی تێر هەموو ئەوانەی کە لە دەهاتوو یان حەز بەوە دەکەن کە لە گروپێکی وا بەو شێوەیە ببنە دۆستی کتێب و بخوێننەوە و یەکێک لە ئامانجەکانی دیکەمان ئەوەیە شکاندنی ئەو سارد و سڕیەیە کە لە بینی مرۆڤەکان و کتێبدا هەیە دوو جۆرێک لە دروستکردنی توانای قسەکردن لە گەنج چونکە ئەمڕۆ تۆ تەماشا دەکەی لە پەیمانگا لە زانکۆ کە ینی تاچێکە قوتابی زانکۆیە مامۆساکەی داوای لێ دەکاتن بێ 5 دقه لەسەر مەنەسا قسەی بۆ بکە نەگە لەسەر مەنەسا بگەر لە شوێنی خۆشی قسەی بۆ بکە ناتوانیتن دڵ ئامادە نییە بۆچی ئامادە نییە حتمەن دیارە وەڵامەکەی لەبەر ئەوەی چۆن بڵێم ینی ئەو کەسە بە حکومی سەقافەتێکی وای نییە چۆن کاتێککە ئینسان معلوماتیە بە کاتێک ئینسان زانیاری پێبوو بتێوێنێتەوێ خودی ئەو زانیاریە پاڵت پێوە دەنێ کە ڕێی خۆتەبی قسەی خۆتەبی توانای قسەکردنت تێدا دروست دەکاتن دیارە ئامانجەکان وەک دەڵێ زۆر زۆرترا ئیشاڵە زیاتر ڕوونی دەکەینەوە وڵامی پرسیارەکانی ترتان بەڵێ دەست خۆش بەیاخوا دەستخۆشتان لەکەین بەدەر لەو ئامانجانەی کە دیاریتان کردووە چەندێک ئەو گەنجانە یان کە پێیان زانیەوە بەم پرۆژەی ئێوە چەند لەگەڵتانن چەند بەدەمتانەوەن ئایا هەستەکان بەردەوام ینی پرۆژەکە فراوانترە بێ یاخود لە چەقێکی وەستاوایە یاخود پاشە کشاکە بڵێ بێگومان هاوڕانی کتێب کە لە ئێستادا ینی دەتوانم کە تەمەنەکەی زیاتر لە 2 ساڵە ئێمە وەکواران کتێب دەتوانین زۆر بە باشی جیاوازی کوین لەو کاتێک کە یەکەمین کۆبوونەوە بەشداریمان کرد لەگەڵ ئێستادا هاتن یان بە ئەندامبوون لە گروپی هاوڕانی کتێبیان زیادبوونی ئەندامانی گروپی هاوڕانی کتێب بەو شێوە خێرایە نییە بەڵام تەحەدێکیش باشە چونکە حقیقەتەن ئەمڕۆ بە حکومی ینی گروپی واکەمە و وەک دەڵێ تا ئێستاکە ئێمە نەمانتوانیە بە باشی خۆمان بناسێنین کە ئەمە گروپێکی ڕەنگە خەڵکێکی زۆر حەزی بە تایبەتی قوتابیانی زانکۆ گەنجان حەزی ئەوان هەبی کە لە گروپێکی وا بەشداری بن بەڵام تا ئێستاکە ئێمە لە ڕاستیدا نەمانتوانیوە بەو شێوەیە وەک دەڵێ بوونی خۆمان ڕابگەینین کە ئێمە هەین گروپێکین بەو شێوە کار دەکەین بەڵام ئێمە دەتوانم بڵێم ماگانە هاوڕێیەک 2 هاوڕێ هەتا جارێ 3 هاوڕێش نوێیەکە دەبنە ئەندام لە گروپی هاوڕانی کتێب و ڕوئیایمە هیوایمە ئەوەیە کە لە داهاتوودا گروپی هاوڕانی کتێب زۆر زیاتر دەبێت بەلە کاکو سامان بێنە سەر پەرتوکاتە دەستپێک ئاماژە پێکیری و چپێنەوێتە قۆناغا گەنجینیە یا لاواتیە ئێکشوان قۆناغا و کاریگەریە خۆل سەر گۆڕینا سیستەمە جیواکی هەمیە هەی و ڕەوشەنبیرکردن جاژیوەکی تامات ئاماژە پێکی پێویستە ڕەوشەنبیری گەنج خاڵی سەرەکی دەستپێکردنی پرۆسەی گۆڕینی کۆمەلگایە مەبەستە هەواڵ وێرێ وەکی گەنج چاوە گرنگیە پێ بدەن چاوە گەنج بێتە پەروەردەکردن کو خواندن ببیتە ئێکشوان خارنە نوێن سەرەکی یعنی غذاء مێشکێوی غذاء عقلێوی و کاری سەرکردن بەڵێ گەر بێتمە سیر بکەن ینی لە کۆمەلگا دەگەر سیر بکەن بۆ منە گشتاکەکانی بەراورد دەمیوانە بکەن دەبین کە گەنج تاکە برین یەکەمی تاکە کە بتوانێت گۆڕانە کۆمەلگا دروست بکاتن بۆ منە گەرتۆ گەنجێکت هەبێت ڕۆشنبیر بێت سەرەتا پێشە شتێک دەتوانێت زۆر ئەوشتانە بکات کە بڕۆن منە کەسانی تر پێی ناکرێت تاکانی تر پێی ناکرێتن و گەر سەیری مێژوش بکە یاخودگەی سەیری گشت ئەو گۆڕانکاریان کە لە کۆمەلگاکان ڕووی داوە هەمووی بەدەستی گەنج بووە ینی هەمووی کە گەنج هۆکار بە تێیدا بۆیە تۆ گەنجێکی ڕۆشنبیرت نەبێت گەنجێک نەبێت کە بوون منە لە دەوروبەری بیر بکاتەوە دێم بیر لەو ڕووداوانی دەوروبەری بکاتەوە بیر لەو گۆڕانکاریان بکاتەوە
چۆن دەتوانێت گۆڕانکاری بکات ئەستی خۆی بۆیە بەیانی ڕۆشنبیربوونی گەنج خاڵێک کە گەر کۆمەلگایەک بێ پێش بکەێ پێویستیان لە گەنج و دەست پێ بکاتن بەڕاستی چکە بیتن گەنجی خۆ حەز هەبیتن حەز دەکاتن زۆر شت بکاتن لەلایەنی ڕەوشنبیری بەرە پێش بچیتن بەس لەوانە ئاستی ئابووری گەنج هاوکار نەبیتن بۆ نمونە خەریکی ئیشێکی زیاترە قوتابیە دەشتە قوتابخانە دەشتە کولیە دوای دەگەڕێتەوە ئیشی تر دەکاتن دێت تا ماڵوەندی دەبیتن کاتیەوە نەبیتن خەریکی خۆراوشەم بیرکردن و خوێندنی کتێب بیتە بڵێ وڵای خۆت بەیان بەگشتیانی بربەستەکان زۆر لەبەر گەنج لەبەردەمی گەرت ینی تۆ گەرسەی بکانەوە هۆکاران کەوا دەکەن گەنج ڕۆشنبیر بێت چییە بۆ منە دەبینی کە میدیاکان هۆکاری سەرچین یاخود کتێب یاخود نووسراوەکان ڕۆژنامەکان بۆ نمونەیان کتێبەکان و دەوروبەر بۆ نمونە گەنجێک کە نەتوانێت بۆ نمونە بێزگە لەو سیستەمێک کە لە قوتابخانە پەیڕۆ دەکرێت وەک ڕۆشن بۆ نمونە پەروەردەکردنی گەنج ناتوانێت دوور لەو سیستەمە بیر بکاتەوە ناتوانێت ڕۆشنبیری بەڕاستی چکە ئەو سیستەمە خۆی سیستەمی خوێندن لە ئێستادا یاخود بڵێن هەر لە کوردستان بەگشتی بێتە لە دووبارەکردنەوەی ئەو ئەزمونەی کە گشت قوتابیان یاخود تێپەڕ بوون پێدادا و لە هەمان دەکات کە دەگرێت بەو پلەی کە بۆ نمونە بوونە بە دکتۆر یاخود بە مامۆستا یاخود بە شتێ پاش ئەوە ینی شتێک نامێنێ بە ناوی ڕۆشنبیری ئەوانە پلان جیاواز نەگە ڕۆشنبیری بۆی گەنج ڕۆشنبیری پێویستە دەر لەوانە بیر بکاتەوە دەر لە میدیاکان بیر بکاتەوە بەدەر لە نووسراوەکان بەدەر لە وەکوتم ینی گشت ئەو شتانە بیر بکاتەوە